لە تەواوی وڵاتی کوردەواری و کۆمەڵگەی موسڵمانی کوردەواریە لە هەر جێگەیەکە ئاو بوو بێ بەردەنوێژێکیان بۆ دروست کردووە بۆ نوێش. ئەم بەردەنوێژە کە ئێستا من لەسەریم ئەمە بەردەنوێژی شێخ نەجمەدینی بیارەیە. کاتێک کە ئەم خانەقایی دروست کردووە ئەم بەردەنوێژە هێنراوە لێرە دانراوە بۆی زستانان کە خۆرەتاو بوو بێ لەسەر ئەم بەردەنوێژە نوێژەکانی چێشتنگا و نوێژە سونەتەکانی کردووە و لێرا قورئانی خوێندووە. وا مەشهورە هەموو هەفتەیەک لەسەر ئەم بەردەنوێژە ختمێکی قورئانی کردووە و ئەم بەردەنوێژە مێژوەکەی لەم جێگەیە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1895 میلادی. 1895 میلادی ئەم بەردەنوێژە وجودی هەیە لێرە ولا یەزال ئەو هەموو شەڕ و ئاشوبەش هاتووە بەسەر ئەم مەنتیقەیە. ئەم بەردەنوێژە لە جێگەی خۆیان بووە نەجوڵام. ئەمە شێخ نەجمەدینی بیارە زستانان لەم دیا بووە کە ناوی پشتەیە هاوینان گەڕاوەتەوە بۆ بیارە. لەو ڕێگەیە کە هاتوچۆی کردووە لە مەنتیقەی تاوگۆزیە ئەم بەردەی بینیوە لە نزیکی زارێن کە گوندێکی تاوگۆزیە. بەردەکەی زۆر پێ باش بووە، فەرموویەتی وەڵای ئەم بەردە زۆر باشە بۆ ئەوەی کەوا بکرێتە بەردە نوێژ و نوێژی لەسەر بکرێت.